نهاجي برخود مجمع مصطفى فيصل ناسون دامن كوميتانا بندية بدا كسدكو امرانه بخنا سر هالمطا ولاتن اوروبي دام بجنكو تاوان بارن جنگی لسوریه یکو تاوان لسوریه انجام دانا الولاتن اوروبي وان دادگاه کن ما مصطفى فيصل دام باش بريا حمود شتكي از اجه دادگاه کرنا انور رسلان دست بيبكم كو دادگاه کا المانيا زندانيا حتى لسر سپانديا اوجي به سەدەما ئەنجامدانە تاوانێن جەنگی و نهاژی فەرەنسا بووە هەڵمەتی ڕابووە و کۆمەک تۆمەت ئاراستەی کەسەکیکردنێک و پشتەبانیە کارانیناچەکن کیماوی و ئەم بێژن بن پێکردنان کریە تاوانێن جەنگی تێبێ پێنگا بە وڵاتێن ئۆڕۆپی چاوە شرۆڤەتکێ و چ جۆرە نامەتی دەنەش بێوان کەسێن و تاوان ئەنجامدانە باش براستی درێژەمە سووریدا gelek jê wek Enwer Rislan hene yek gelek işkence û kuştin di mafê miletê xwe de kiriye û heta îro jî bazdayîne ji ber dad ji ber edaletê we bazdayîne û ti kesî wek divê ceza wa jî bidê wa tune ye. Bes tê xwestin ji va kesê ku berê di zindanê Sûrî de bûn yek û bikaribin çin navin cem wa hebin yek û işkence û zehmetî ware kişan dibin û bikaribin navê wa li vê derê bidin dadê Ewropî wa dire û bikaribin wek wa bixine bin çav de û wek dibêje wa bibînin wa mehkeme bikin bixine hebsê wana de bibê ibretek ji xeynî ware jî. Wek tê xwestin ji mafê mirov ji va siyasetmedar û ew çi kesê ku hebê navin cem wa hebin bikarbin bidin va mehakimê dewletî yê cîhanî giştî yanî ji ber bi gelek milyona kesin koçber bûne û ji wa kesan jî gelek jî hatine hêjî wek dibêje dibin çavê wa de dixwazin raporê xwe dîsa ji rejîma xwe re rakin tiştê ku heta li Ewropa jî tê kirin ji ber vî awayî divê دادگەهێن ئۆڕۆپی ینی دامپێدانێ بچت کن ینی دەماک و کەسێ ئەنجامدەرێت تاوانان دەگەهێ وڵاتن ئۆڕۆپی پێویستە دوێ چوەرێکردن حتاکو ئەو دادگەهێن ئۆڕۆپی دەست بە دادگەهکردنا تاوانبار بکن ینی پێویستە چوەرێ پێشکەشکردن شاهد بەڵگا وەسیقا چ دوێ درێت بێوەرێکردن بله او ناف دولت ده خدا نوستاندن به هنه ناحیه یاسایی وانا ناف دولت ده هنه او خود دولت جی دکارن بخوازن یعنی دواره داد کرنا دولتی مزن و داد کارن و کسی گولو ناوی و هاتیه خواستن و وقت بيجي بين وقتيت كارن ووقت بيجي وبستنن وعقوبة بكن دكارن يعني أما وقت جديد دي كومنت هبن شاهد هبن يقول يرو جانا خل أوروبا دكي بكاربن بجن دكري وا دولة مزن ونافي وابدنوا وبكاربن أو جي وقت بيجي محاسبة وابكن يعني باشە مامۆستا فەیسەڵ مە بێنە سەر ئاستا کوردی ژیانی لە ڕۆژاوای کوردستانی نەها gelek تاوان دەرحەقی مڵەتی کوردە هاتنە ئەنجامدان بۆ نمونە تەبگەرە جویان شۆڕەشگەریان فاشیست دەرحەقی زارۆکاندا gelek کریار ئەنجامدەنا زارۆکن ژێر 18 ساڵی ئەوڕاپاندنە ئەو بنچاوکردنە خەڵکی شکەنجەدن ینی سبە ڕۆژێ سەر ئاستا ناودەوڵەتیم چاوە ئەوێ وەرنەسی زادان ئەگەر هەنێک جوارنە هەڵە وڵاتێن ئۆڕۆپی هەنێک جواناکێ بەردەفکێوانە بەرپرسیوانە وڵات ئەوڕۆپا ژیانکردن ji ber çê ew nayêne dadgehkirin pêwîst e çorêkirin بله دوێژم دikeve dwarê polîtîkê de dwarê siyasî de ji ber divê baweriyê de me dwarê cîhanî bi giştî kêmî 18 salî cezawê heye di çi warî de hebe çi nabe heta dwarê kar debe dwarê îş debe di çi warî de hebe divê emrê wî temenê wî ser 18 sal birabe ama ev karê goyî di Rojava Kurdistanê de tê kirin divê ev kes jî bizanibin navê wa çi ne û kî rêberê wan e kî serkêşiya wa tê kirin ev dewlet dikarin we eqûbe bikin meselen em dikarin bêjin dê navbera encûmena niştimanî û pê yê nekê de pê qesed peymanên bi hev re girêdan انه كان 11 سالي انا بانه خواستن جواجي او كسي وبخش بكي بقي او تحمله ويدك بس كان 11 شنابي امزاجي كرنا اف دولتي مظن وكيلو تايباجي دندرو سوريا ده غورولا وخرت دندرو سوريا ده دكارن او نونا يوابين
دادکردن و وەک بێژێ عقوبا باوینە سەرواوە جەزاژی بکەن دکارن دەولەت دکارن بەس مخابن بەلکی گرێدایە بوارەیە سیاسی وەکە ئەنەکەسێ وڵاتێن بەێ ئۆڕۆپا کوونەرەتیا ئەنەکەسێ وڵات ئۆروپا هەیە ئەف بەرپرسیارن پەکەکە پەیدا جوانن شۆڕشگەر دەما کوتێنە ئۆڕۆپایانی هون لێ درێ هونکارن ئەو کەسێن و تاوان ئەنجامدا نەوە لێ درێەوە دادگە بکەن ژ بەرچان گونانە دادگەکردن ینی ئەو کەسێک گۆمرۆ ناز بکێ مانە لە ئۆروپا دەوێ چ من تێتە هەبن گوتە بکاربێ بدێ دا دێوانە یێ ئەو کەسێک و پێرابن پارێزەرێ بن بدێوانە گۆ دەوێت تشتێک دەستێتە دەهبێ ئەمە وەکی وارێ زمان تبێژێ گوتن جی ناکێ ممکنە بخنە بن کۆنتترۆلا خۆدا ئەو بخۆیجا ئەو دەولەت پۆلیسێوێ دەولەتێ ئەو کەسێ ناوەکی تب دێوانە بخن بن کۆنتترۆلا خۆدا ماک دوو مەسێ مەوختێ ببینن تشتێک سەر وەک دبێژێ هاتە اثباتکردن هەنگێ کارن بخوازدە جەمخۆ وەک کۆنتترۆل بکەن تحقیقەکی پێرە بکەن ئەمە وەکی دیوارێ زمان تارێ ژوارە بێژێت تشتێکی ناکەیانی باشە مامۆستا دادگاکردە وان ئەنجام دەرێن تاوانان لە سووریە چ سینوورێکی ژ بۆی وان کەسێن کو هاتنەوە سووریە دەن و تاوانان ئەنجام دەدەن دشێنان گوت سینوورێکی ژوارە دەینێ بە وڵاتی ئەوروپا بوێ دادگاکردێ ژوارە چ دێخویاکردن نزان بگوت ناوبەرا دەولەت داڕۆستاندن تشتن هەرگەری ناواتە بەتاتە ئەو دەکارن داڕۆستان یانژی دەبێ وەک یەگۆ مافێ مرۆڤ گۆ سیاست مەدار بن ئەو بکار تشتێ وەک دوێژێ ئەرشیفکن ئەو هەبێت چما گۆ بکار ئەمە وەکی دی ئەتیاکات و ئەف زەحمەتی گۆچێت بن و لە ڕۆژاوا کوردستانی ئەو دەبەرە گۆجەنگ لێ هەیە ئەس بێژم دەولەت هەموو هەر تشتێکی بن کۆنتترۆل ئەوادە بەس دەما گۆ مناسب ژوارە بێ بەرژەوەندیەوە بە هەنگێت کارن وەک دبێژێ گاv نەباوین دوێ مەسلێ دەوا بگرن ئەو جەزا بکەن عقوبە بکەن با تشتکارن ئەمە وەکی دی ولۆ دەرباز دەکەن ینی گرێدایە باوەریاندا بحالك سیاسی و دانوستاندا وا بەشە بە هەبوو دوورێن باشە مامۆستا بەردەوامبوونە دادگاکردە ئەنجام دەرێن تاوانان یەک و سووریە ئەنجام دەن هەر وڵاتی ئۆڕۆپانە چه باندۆرێکەوەیە ئەرێنی لەسەر ڕەوشە سووریە بگشتی هەیە ئەو تەف دەزانن وەکی دی دەزانن 100,000 کەسن ئیرۆ زندانی سووریدا وەندایینە زانن بە ملیۆناژی کەسن کۆچبەر بوونە و زانن بێ دبن ئشکەنجێ وادەژی وەک دوێژێ ژیانە خۆش دەستدانە و بساغیتی نەکاتنە ڕێشارتنە و هەموو تشتوا دەولەتە هەیە و زانن هەر تشت زانن بەس وەک مەگۆ ناخوازن بکن ئەلە دەماگۆ بکەوێ بەرژەوەندی دەولەتێدا هەنگێ وێ بکاربن وا مەلەفاتی هانێ وێ بەحرەکێنن گۆ بکاربن سەرۆکەوێ دەولەتێ ئەو نەڕێ مەزن دوێ دەولەتێ گۆ بکاربن استجوا بکن بینن کۆنتترۆل بکن ئەو تحقیقێکی پێرە بکشێنن ینی ئەو میلێن هەر تشت وەکت پێشیا چاوێ وازەلالە بەس حتا دەم ژوارە بێ ونتاب دەیزانن مەسەرەن درێژیمە عراقی دە سەدام حسێن گەلک تشت هاتەکردن مەسەلا حەلەبجە و مەسەلا گوندەی وێرانکردی و باژار تایبەت هاتنە وێرانکردن و چاوی خۆشێت گرتن دەما گۆ خۆستن هەنگی ینی لە محکەمێ هەر تشدانە پێشیا چاویوی تەفکریە و تەفکریە وەر تشتیانە لە سووریاژی و لا دەولەتێ دیژیە هەمووجی ینی دیواری دەدبەچیانی گەلک سپاس ji bo mamosta Fêsal naswendamê Komîtena Bendî ya Partiya Demokrata Kurdistan Sûriya kutim rabû gelek spas.